بۆ دەربڕینی پاڵپشتی و پشتیوانی خۆیان دژی ئەو ڕێگری و بربەستانەی بۆی دروست دەکرێت لیژنەی تەندروستی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەردانی نەخۆشخانەی بەخشینیان کرد. دوای کۆبوونەوەیەکیان لەگەڵ ستافی بەڕێوەبردنی نەخۆشخانەکە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایانگەیاند ئەوان بۆ پشتگیری لە نەخۆشخانەی بەخشین هاتوون و لەگەڵ تەندروستی سلێمانیش کۆ دەبنەوە و بەداداچوون بۆ گرفتەکان دەکەن. ئێمە جۆمان لە تەواوی داواکاری و بابەتەکە گرت کە لە بینی هەردووشیانە ڕووی داوە. ئێمە پشتیوانی لە نەخۆشخانەی بەخشینەکەین و هەوڵی چارەسەری شدین وەرسەد داوای خۆشمان هاتوین و لە هەمان کاتیشا ئەمان ئەیانەوەی ڕاستەوخۆ پەیوەندیەکانیان لەگەڵ بەڕێوەبەرایەتی سەحی سلێمانی بێت و هیچ کەس ویلایەنێک نەکەوێتە نێوانیانەوە لەبەرەوەی پەیوەندیەکانیان لە هەمان سەر بە لە ڕووی چاودێریەوە سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانین. ئێمە دووپاتیەکەینەوە ئێمە پشتیوانی لە ئەم نەخۆشخانەیەکەین لەبەرەوەی نەخۆشخانەیە ماوەی 3 ساڵە دامەزراوە بە پێوتەی خۆیان 32 بەشی هەیە 407 کارمەند و پزیشکی هەیە 65 پزیشکی پسپۆڕیان هەیە خزمەتێکی زۆر باشیان بە هاوڵاتیان کردووە. ئەندامانی لیژنەکە دەڵێن گومانیان لە بێگەردی نەخۆشخانەی بەخشیندا نییە و لە ماوەی ڕابردووشدا خزمەتێکی بەرچاوی کردووە. بۆ هۆیشەوە پێویستە مامەڵەکان لەگەڵ نەخۆشخانەکە لە ئاست ئەو خزمەتە بەرچاوە بێت کە پێشکەشی هاوڵاتیان و خەڵکی هەژار و نەداری کوردستانی کردووە و ڕێوشوێن و بەدواداچوونەکان یاسایی بێت و دوور بێت لە بەرژەوەندی و مامەڵەی شەخسی و حیزبی. هەموو هەدەفێکی ئەم نەخۆشخانەیە شار ئەوەیە کە بۆ خزمەتی خەڵکی بێ. ئێمە پشتگیری ئەم نەخۆشخانەیە هاتوون چونکە یەکێکە لە نەخۆشخانەکانی سلێمانی کە بەڕاستی خزمەتی ڕاستەقینەی نەخۆشەکات و یەکێکە لەوانش کە خزمەتی ڕاستەقینە یعنی ئەوە نەبێ بڵێ خزمەتێکە کە هەر هەزار چکۆ لە لێرە گرانی نییە لێرە هەرزانی نرخە بەرزی کواڵیتیە گرفتێکە دروست بە ئێوە توانن چی بکەن ئێمە وەکو ئەندامانی ئەنجومەن ئێستا گوێمان لە ستافی نەخۆشخانە گرت لە بەشی ئیدارەکەی و بەڕێوەبەرەکەی گوێژ لە بەڕێوەبەری گشتی تەندروستی ئەگرین ئەوسا ئێمە بڕیاری خۆمان ئەدەین. ماوەی چەند ڕۆژێکە بە بیانووی جۆراوجۆر لیژنەکانی تەندروستی گێچەڵ بە نەخۆشخانەی بەخشین دەکەن و چەند جارێک هەوڵی داخستنیاندا پێشتریش بەڕێوەبەری نەخۆشخانەکە لە لێدوانێکی تەنز ئامێزدا ڕایگەیان بەهۆی زۆری سەردانی لیژنەکان بەنیازن هۆبەی پێشوازی لیژنە جۆراجۆرەکان دروست بکەن. بڵاوبوونەوەی هەواڵی داخستنی نەخۆشخانەی بەخشین کاردانەوەی بەرفراوەنی لە نێو تۆڕە کۆمەڵاتیەکان لێکەوتەوە هاوڵاتیان لە سەرجەم چین و توێژەکان پشتگیری خۆیان بۆ نەخۆشخانەی بەخشین ڕاگەیاند و ستایشی خزمەتە نەبراوەکانی بەخشین دەکەن. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.